بەڵێ لێرەوە دەڵێ نەخێر بۆ داگیرکاری، بەڵێ بۆ چارەسەرکردنی دۆزی ڕەوای گەلی کورد بە ڕێگای دیپلۆماتی و ئاشتی. ئەمڕۆ وەکو دەستەی دژی داگیرکاری و شەڕخوازی کە ئاتوونیتە بەردەم نووسیگەی سلێمانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ ئەوەی دەنگی خۆمان بگەێنین بە دەوڵەتی عێراق کە لە ڕووی سیادە و یاسایەوە بەرپرسە لە سنوورەکانی عێراق دژی ئەم لە شرکێشیە و شەڕەنگێزەی دەوڵەتی تورکیا. وەک دەبینین دەوڵەتی تورکیا بەردەوام خەریکی سەرکوتکردنی ئازادی خوازانی گەلەکەمانە لە باکووری کوردستان. پەرلەمانتاران و سەرۆک شەڕەوانیەکان و لایەنگرانی هەدەفە تەنانەت پارێزەر و مامۆستاکان و کەسانی ئازادی خوازیان تیرۆر دەکەن و یان لە کونجی زیندانیان قایم دەکەن. دواکردەوەشیان گرتون و ڕادوونانی ئەو کەسانە بوون کە بەشداریان لە ڕێخستنی ئاهەنگی نەورۆزی ئامەدی ئەم ساڵدا کرد. دەبینین بە بەرچاوی جیهانەوە دەستدرێژی دەکاتە سەر ڕۆژئاوای کوردستان بە فڕۆکەی درۆن و هێزی بەکرێگراوی چەتەکانی بەرەی نووسرە و داعش و هێرش و پەلاماریان بۆ سەر گەلەکەمان لە ڕۆژئاوای کوردستان بەردەوامە. بە هەمان ئەقڵیەتی فاشستی و بە هاوکاری بەکرێگراوەکانی دەیەوێت هەمان سیناریۆی ڕۆژئاوا و لە باشوور دووبارە بکاتەوە و داگیری بکە و ستاتۆکەی هەڵوەشێنێتەوە. بۆیە ئەمڕۆ بە هەموو توانە سەربازەکانیەوە ڕێژە دەدات بە پرۆسەی داگیرکاری لە باشووری کوردستان و لە شەڕ ڕۆژی ڕابردوو هێرشی درندانی کردوتە سەر دەڤەری ئامێد و گوندەکانی نێروە و ڕێکان و زنجیرە چیاکانی مەتینا و ئاڤاشین لە دژی گەریلەکانی پارتی کرێکارانی کوردستان و بەردەوامی ئەو ناوچوانە بە فڕۆکە و تۆپ و جۆرە هاچێکی قەدەخکراو بردومان دەکات. بە هەمان کاتیش بە هاوکاری بەکرێگراوەکانی و هەندی هێزی عێراقی ئاڵۆز شەڕ لە شەنگال و دروست دەکات. هەوڵدادات بۆ جێگیرکردنی سوپای داگیرکەرەکەی لەسەر خاکی باشوور داگیر بکات. بەهۆی هێرشە کاولکاریەکانی هاوڵاتیانی سڤیلی ناوچەکە زەرمەند دەبن و دەکوژرێن و لە ماڵ و حاڵیان دەردەکرێن و ڕز و باخەکانیان دەسووتێن و مەڕماڵاتیان لە ناو دەچێت. هەر بۆیە ئێمە لە دەستەی دژ بە داگیرکاری و شەڕخوازی بە توندی پرۆسەی داگیرکاری لەلایەن سوپای تورکیاوە ڕسوا و مەحکوم دەکەین و داوا دەکەین کە حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان چیتر بێدەنگ نەبن و هەڵوێستی جدی وەرگرن و داوا دەکەین هێزە سیاسەکانی کوردستان هەڵوێستی ئاشکرای خۆیان دەرببڕن و یەکریز بن لە بەرامبەر پیلانی و چاوچنۆکیەکانی ئەردوغان و دەوڵەتی تورکیا. داوا لە نەتەوە یەکگرتوەکان و ئەنجومەنی ئاسایش و وڵاتە زرهێزەکانی جیهان دەکەین بێنە سەر هێڵ و ڕێگە لەو پرۆسەی داگیرکاریە بگرن وەک دەزانن ئەم کاری تورکیا دوورە لە هەر بنەمایەکی جارنامەی گردوونی مافەکانی مرۆڤ و پرینسیپەکانی نەتەوە یەکگرتوەکان و ڕێزگرتن لە دراوسێتی. هاواکاریەکان یەک کۆتایی هێنان بەو ڕێکەوتنە ئەمنی و سەربازیەی کە لە سەردەمی دوو حکومڕانی تورکیا عێراق کراوە تایبەت بە چوونە ناو سنووری خاشی یەکترەوە لە کاتێکدا کە ئەمڕۆ نە حکوومەتی بەعس ماوە و نە حکوومەتی و کاربەدەستانی ئەو سای تورکیا و نە هەلوو مەرجەکەش هەمان هەلوو مەرجی ئەو ڕۆژگارەیە. دوو پێویستە هەر ڕێکەوتنێکی بواری ئابووری بە تایبەتی نەوت و غاز لەگەڵ دەوڵەتی تورکیا تەواو شەفاف بێت و جێی هیچ بەرژەوەندێکی حیزبی کوردی یا عەرەبی تیا نەبێتەوە و دەوڵەتی عێراق بە هەموو پێکهاتەکانی ئاگادار و ڕەزامەند بێت لە هەر ڕێکەوتن و مامەڵێکی ئابووری استراتیژی نێوان ئەم دوو دەوڵەتە. سێم کۆتایی هێنان بەبوونی سەربازگە و خاڵی سەربازی تورکیا لە هەرێمی کوردستان و جێڕانەوەی دەست بەجێی هێزە سەربازیەکانی بۆ دەرەوەی سنووری عێراق.